بیسەرانی بەڕێزی تیوارم کاتتان باش. پۆدکاستی ئەم جارە بەرهەمی هاوبەشی سەکۆ بۆ نیشتمانسازی و دامەزراوەی میدیای تیوارە کە بە پێنووسی محەممەد حەمەتەقی بۆتان ئامادەکراوە. تا کۆتایی لەگەڵمان بن. ئازاری دابڕان لە نێوان هەولێر و سلێمانیدا. هەولێر و سلێمانی دوو شاری گەورەی هەرێمی کوردستانن. لە ئێستادا هەولێر پایتەختی ڕامیاری و ئیداری هەرێمی کوردستانە و سلێمانیش پایتەختی ڕۆشنبیریە. لە مێژووی دوور و نزیکدا ئەم دوو شارە پێکەوە لە ژێر یەک دەسەڵاتی کوردیدا نەبوون. لە کاتێکدا هەولێر لەلایەن میرنشینی سۆران لە ڕەواندزەوە فەرمانڕەوایی دەکرا، سلێمانیش لەلایەن میرنشینی بابانەوە فەرمانڕەوایی دەکرا. هەر بابانیەکان خۆشیان بناغەجانەری شاری سلێمانی بوون. بابانیەکان ساڵی 1784 شاری سلێمانیان بنیاتنا و کردیان بە پایتەختی میرنشینەکەیان. لەبەرەوەی سلێمانی شارێکی نوێیە، مێژووی شاری سلێمانی و ڕووداوەکانی تا ئاستێکی باش ڕوون و ئاشکرایە. بەڵام هەولێر شارێکی دێرینە و مێژوویەکی زۆر کۆنی هەیە و تەمەنی چەند هەزار ساڵێکی تێپەڕاندووە. ئەمەش وای کردووە هەولێر زۆر شتی شارەوە و نادیاری هەبێت و بۆ گەیشتن بە ڕوودا و مێژووی ئەم شارە دێرینی کوردستان زیاتر پێویست بە کنە و پشکنین و بەدواداچوون دەکات. لە دوای بەیاننامەی 11 ئازاری ساڵی 1970 و ڕێکەوتنی کورد و بەغدا لە ڕووی کارگێڕی و بەڕێوەبردنەوە بە شێوەیەکی کردەیی هەردوو شاری هەولێر و سلێمانی وەک هەموو شار و شارۆچکە و گوندەکانی تری کوردستانی باشوور بەپێی ڕێکەوتنەکە کەوتنە ژێر دەسەڵاتی کوردیەوە. کاوکاتە مەلا مستەفای بارزانی و پارتی دیموکراتی کوردستان ڕابەرایەتی دەسەڵاتی کوردیان دەکرد. بەڵام لەبەرەوەی دەسەڵاتە کوردیەکە تەنها کارگێڕی بوو، دەسەڵاتی دارایی هەر لە بەغدا بوو. لە ماوەی 4 ساڵی ڕێکەوتنەکەدا سەرەڕایبوونی ئارامی و ئاسایش، سەرەڕایبوونی داهاتێکی زۆر لە عێراقدا، بەتایبەت دوای خۆماڵیکردنی نەوت، هیچ پرۆژەیەکی گرنگ و استراتیجی نا لە سنووری هەولێر و نا لە سنووری سلێمانی جێبەجێ نەکرا. ئەماش جگە لە فاشیەتی حکوومەتی عێراق کەم تەرخەمی و بێئەزموونی دەسەڵاتی کوردی دەردەخات لەو قۆناغەدا. ڕێکەوتنی جەزایری نێوان عێراق و ئێران لە ڕێکەوتی 6ی 1975 و شکستی شۆڕشی 14 ساڵی گەلی کوردستان جارێکی تر باشووری کوردستان و هەردوو شاری هەولێر و سلێمانی خستەوە بندەستی ڕژێمی داگیرکەر و ڕەگەزپەرستی بەغدا. جارێکی تر داگیرکەران لە ڕووی کولتوری و بازرگانی و مامەڵەکردنی جیاوازەوە ئەم دوو شارەیان لە یەکدی دابڕی. دابڕانەکە ئاشکرا و بێپەردە بوو. بە بڕیارێک لەلایەن سەرانی بەعس لە دەوڵەتی عێراقەوە شاری هەولێر کرا بە پایتەختی ناوچەی ئۆتۆنۆمی و پایتەختی هاوینەی عێراق. سلێمانیش خرایە پەراوێزەوە، بە تایبەتی پاش گواستنەوەی زانکۆی سلێمانی بۆ شاری هەولێر. بەهۆی بوونی هەردوو ئەنجومەنی یاسادانان و ئەنجومەنی ڕاپەڕاندنەوە کە بەشێک بوون لە یاسای ئۆتۆنۆمی، کۆمەڵێک خزمەتگوزاری بچووک لە هەولێر جێبەجێکرا. لە سلێمانیش بەرەبەرە گەڕەک و ماڵەکانی شار بە بیانووی لێدانی شەقام و ماڵە پێشمەرگەوە خاپور دەکرا. زۆر لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانی سلێمانی وەک بەڕێوەبەرایەتی گشتی چاکردنی کشت و کاڵ تا ئاستی فەرمانگە بچووک کرایەوە. دەوڵەتی عێراق لەم کارەیدا ئامانجی ئەوە بوو کە ئەم دوو شارە تا ئاستی پێکدادانی کولتوری و سیاسی لە یەکتر داببڕێت. تا ڕادەیەکیش لە ئامانجەکەیدا سەرکەوتوو بوو، بەڵام ڕاپەڕین ڕیسەکەی کردەوە بەخوری و جارێکی زەر ئەم دوو شارە ئامێزیان بۆ یەکتر کردەوە و لە ڕووی بازرگانی و ئیداری و ڕۆشنبیریەوە بە یەکەوە بەسترانەوە. لە دوای ڕاپەڕینەوە هەردوو شاری هەولێر و سلێمانی دیسانەوە کەوتنەوە ژێر دەسەڵاتی کوردی. بەڵام لەبەر ئەوەی دەسەڵاتی کوردی دوای ڕاپەڕین دەسەڵاتێکی یەکڕەهەند و یەک بەرنامە و یەک سەرکردایەتی نەبوو، لە هێزی جیاجیا و ئاراستەی جیاواز پێکات بوو، ململانێ و پێکدادانی چەکداری هێزە باڵادەستەکانی کوردستان واتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان هەرزوو ئەم دوو شارەی لە یەکتر دابڕێ و کەوتنە ژێر هەژمونی دوو هێزی جیاوازی کوردیەوە. دوو هێز کە لە ناوەڕاستی شەستەکانەوە تا ئەمڕۆ ناکۆکن و لە ململانێتان. تەنانەت ناکۆکیەکانیان هەندێک جار گەیشتۆتە خوێن ڕشتن و ئێسقان شکاندن. ڕووداوەکانی سیویەکی ئابی 1996 هەولێری خستە ژێر هەژمون و فەرمانڕەوایی پارتی دیموکراتی کوردستان و شاری سلێمانیش لە ژێر هەژمون و فەرمانڕەوایی یەکێتی نیشتمانی کوردستان جامایەوە. هەر لە سەروبەندی ڕووداوەکانی سیویەکی ئابدا شارۆچکەی مەخمور کە پێشتر قەزایەکی شاری هەولێر بوو لەلایەن حکوومەتی عێراقەوە بە فەرمی لە هەولێر دابڕا و خرایە سەر پارێزگای مووسڵ. ئێستا هەردوو دەسەڵاتی سلێمانی و هەولێر لە ململانەیەکی توندان کە زۆر پانتایی سیاسی و ئەمنی و ئیداری و کولتوری گرتوتەوە. ململانەکە لەلایەن خەڵکی بە ئەمەگ و زەحمەتکێشی هەولێر و سلێمانیەوە نییە، لەلایەن خەڵکی ڕۆشنبیر و دڵسۆزی کوردستانەوە نییە، بەڵکو ململانەکە لەلایەن ئەو دەستە بژێرەوە بەڕێوە دەچێت کە خۆیان بە شۆڕشگێڕ و قارەمانی کوردایەتی دەزانن. ئەوانەی کە هەموو سامانی وڵاتیان خستۆتە بەردەم ناحەزانی گەلی کورد و خەڵکی ڕەشوڕوتی کوردستانیشیان لە کوڵەمەرگی
تیدا هێشتۆتەوە لە شۆڕشی شێخ سەعیدی پیرانەوە تا شۆڕشەکانی شێخ مەحموود و قازی محەممەد و شۆڕشی ئەیلول تا دەسەڵاتی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوە دوور و درێژەدا کە نزیکەی سەدە و نیوێکی تێپەڕاندووە هیچ کات دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی گشتگیر نەبووە. هیچ کام لەو دەسەڵات و شۆڕشانە نەیانتوانی وە حکومڕانی ناوچەیەکی فراوانی کوردستان بکەن و دادپەروەری لەناو کۆمەڵگەی کوردیدا پیادە بکەن. تەنانەت نەیانتوانیوە ناکۆکیەکانی نێوان کۆمەڵگەی کوردی کەم بکەنەوە و بەرەو نەمانی ببەن. بە پێچەوانەوە زۆر جار دەسەڵاتی کوردی خۆی ناکۆکیەکان تۆخ دەکاتەوە و درێژەی پێدەدات تا لەو ڕێگەوە دەسەڵاتەکەی قایمتر بکات. هەرگیز نەبووە و ناکرێکە دوو شاریان دوو ناوچە هەمان خەسڵەتی یەکتریان تێدا بێت. نە ئەنقەرە و ئەستەمبوڵ وەک یەکن، نە مەشهەد و تاران، نە دیمەشق و لازقیە. هەمیشە جیاوازی جوگرافیە و سروشت پێش دەسەڵات و حکومڕانی کاری خۆیان دەکەن. ئەگەر بەراوردەکە ورتر بکەینەوە دەبینین جیاوازیەکی گەورە لە نێوان گەرمیان و هەورامان یان باڵەکایەتی و زاخۆدا هەیە. تەنانەت لە نێوان دوو گوندی یەک ناوچەشدا دەیان جیاوازی هەیە. هەولێر و سلێمانی دوو شاری گەورە و خۆشەویستی کوردستانن. دوو شار کە هەر یەکەیان خەسڵەتی تایبەتی خۆی هەیە. هەر بۆ خەسڵەتانشەوە جوانن. کاتێ لە سلێمانی کەریم کابان و عوسمان عەلی گۆرانیان بۆ ژیان دەچڕی، لە هەولێر حەسەن سیساوەی و ڕەسوولگەردی بە هەمان زمان و بە نەغمەی کوردی بەرگریان لە هونەری کوردی دەکرد. ئەو دەمانەی شێرکۆبێکەس و لەتیف هەڵمەت لە سلێمانی بە هۆنراوەی نیشتمانی و نەتەوەیی ئاشنایان دەکردین، لە هەولێر عەبدوڵڵا پەشێ و عەبدولخالق معروف وانەی کوردایەتیان پێدەداین. ئەم دابڕانەی کە چەند ساڵێکە دەسەڵاتی کوردی لە نێوان هەردوو شاری هەولێر و سلێمانیدا دروستیان کردووە، کاریگەری نەرێنی لەسەر ئێستا و ئایندەی دۆزی کورد و یەکێتی نەتەوەیی و نیشتمانیان دەبێت. درێژەدان بەم دابڕانە درێژەدانە بەخواستی داگیرکەرانی کوردستان و جێبەجێکردنی ئەجەندای داگیرکەران و ناحەزانی گەلی کورد. دەبوو ئێستا هەردوو شاری سلێمانی و هەولێر لە ڕێگەی چەندین تۆڕی پێشکەوتوی ڕێگاوبان و هێڵی یاسن و تەنانەت هێڵی ئاسمانیشەوە بەیەکەوە ببەسترانایەتەوە. دەبوو بە شێوەیەک ئەم دوو شارە لە ڕووی بازرگانی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەوە تێکەڵ بە یەکتر بووبوونایە. ئەو شێوەی کەربەلا و نەجەف یان وەک مەکە و مەدینە ناویان بەیەکەوە بەهاتایە و هەست بە جیاوازی نێوانیان نەکرایە.